هونەر هەوێنی چێژبینینە لە بۆنە و جەژنەکان. لەم سۆنگەیەوە بەرنامەی ڕۆژانی NRT بۆ ڕۆژانی جەژنی ڕەمەزان میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانتان دەبێ. نواندن و گۆرانی و قسەی خۆش و ئەزمونەکان ئاوێتەی جەژنی ئێوە دەکەین. بڵین پیرۆزبایی جەژن لە ئەهلی پەتریپۆتەکەین. ماتیت هەیە چییە؟ وەڵڵاهی ترجا خۆ لە پەتریپۆت. ئەم پەتریپۆتە یانی چی؟ داوای خێزانەکەوتیان بابا ئەمە ئیشی نییە، تێگەی تاوەکو ئیشێک نەکات ئێمە کچی نایبێ. هەر لە خۆم بەبێەوەی تەلاشی بزانم چون دوکانێکم لای جادی ئۆرزی باکەوتدانە دەست کرد بە دەلاش. سێشەمەیە بۆ دوکانێک کرد جوڵانم کرۆتۆر هاوا ئەتوم دانیشتوم. یعنی برادرەوە کەفەکە بەڕیشەوەتی تێەوەی خوسیانم بۆ بەیانی قامەت و باڵای بەرزی شیرین سیمای خۆش دەرزی جوانی بێڕادە و مەرزی بەسا بۆ سەرفرازی. ڕۆژانەی NRT پێنجشەممە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان کاتژمێر 9:05 بەیانی.